سلاوتان لەبێت چاوەڕوان محمودم لە شار پرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. خواردنێکی منداڵان لە عێراق بڵاو بۆتەوە کە مادەی هۆشبەری تێدایە. بە تۆمەتی بەشداریان لا دزی سەدا فەرمانی دەستگیرکردن بۆ 4 کەسی نزیک لە مستەفا کازمی بڵاو کرایەوە. دووبارە سلااو. مامڕۆستەم لەبارەی هەڵدانەوەی بیرەوەریەکانی شەڕی ناوخۆوە لەلایەن بەرپرسانی پارتی و یەکێتیەوە پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەاند شەڕی ناوخۆ بێجگە لە شەرمەزاری هیچی تری بۆ کەس تێدا نەبووە. لە ڕوونکردنەوەکەیدا مامڕۆستەم کەسایەتی سەربازی داوا لە کەسی یەکەمی هەردوو حیزبیش دەکات ڕێگە نەدەن هیچ کەسێک ئاگری شەڕی ناوخۆ خۆش بکات. دەژڵێت ئەوەی هەیە لەبارەی شەڕی هەکاریەوە ژاوەژاو و پێویستە سنوورێکی بۆ دابنرێت. مامڕۆستەم و تووشیەتی کاتێک لە ماوەی 32 ساڵدا نەمانتوانیوە خزمەتی خەڵک بکەین باشترە ئەو ڕابردووە ناشرینەش بشارینەوە و شانازی پێوە نەکەین. ماوەی چەند ڕۆژێکە بەشێک لە بەرپرسانی باڵای یەکێتی و پارتی قسە و هەڵوێستی جیاواز و دژ بەیەک لەبارەی ڕووداوەکانی شەڕی هەکاریەوە بڵاو دەکەنەوە و یەکتر بە هۆکاری شەڕی ناوخۆ تۆمەتبار دەکەن. بە تۆمەتی بەشداریان لا دزی سەدا فەرمانی دەستگیرکردن بۆ 4 کەسی نزیک لە مستەفا کازمی بڵاو کرایەوە. بۆی تێوەگلانیان لە دۆسیەی دزی سەدا فەرمانی دەستگیرکردن بۆ 4 کەسی نزیک لە مستەفا کازمی بڵاو کرایەوە و داوای دەستگیرکردنی ئەو 4 بەرپرسەی پێشووی حکوومەتی عێراق دەکرێت. بەپێی ناوەڕۆکی فەرمانەکان کە دەست شار پرێس کەوتووە فەرمانی دەستگیرکردن بۆ هەریەک لە عەلی عەلاوی وەزیری پێشووی دارایی عێراق و ڕائید جۆحی حەمادی بەرپرسی هەواڵگیری عێراق و ئەحمەد محەممەد نەجاتی بەرپرسی نووسنگەی تایبەتی مستەفا کازمی و عەباس حەسەن حسێن ڕاوێژکاری تایبەتی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق دەرچووە. میدیا عێراقیەکان چەند ڕۆژێک لەمەوبەر بڵاویان کردەوە ئەم 4 تۆمەتبارە لە عێراق نەماون و پۆلیسی ئینتەرپۆڵ ئاگادار کراوەتەوە بۆ دەستگیرکردن و ڕادەستکردنەوەیان بە عێراق. دزی سەدا ڕووداوی دزینی پارەی باجەکان بوو لە عێراق لە سەردەمی حکوومەتی مستەفا کازمی کە بڕەکەی زیاتر لە 2 ملیار و 500 ملیۆن دۆلار بوو. خواردنێکی منداڵان لە عێراق بڵاو بۆتەوە کە مادەی هۆشبەری تێدایە. بۆ یەکەم جار لە عێراق جۆرێک لە مادەی هۆشبەر دەستی بەسەر داگیراوە کە لە شێوەی جەلی و جگەرە و نێرگەلەی ئەلکترۆنیدایە. دکتۆر زەید عەلی عەباس بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پزیشکی داد بە سکای نیوزی ڕاگەیاندووە ئەم جۆرە مادە بێهۆشکەرە بە چەندین جۆری جیاواز هاتۆتە وڵاتەوە. بەشێکیان بە شێوەی جەلی ورچن، بەشێکیشیان نێرگەلە و جگەرەی ئەلکترۆنین. جەختی لەوەشکردەوە دەبێت هەموو هەوڵێک بدرێت هاوڵاتیان هۆشیار بن لە مەترسیەکانی ئەم جۆرە مادە هۆشبەرانە. داواشی کرد کە هەمووان هاوکار بن لە هەوڵی کەمکردنەوەی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و بەکارهێنانی لە کۆمەڵگەدا بەتایبەت لەم جۆرەی کە بە شێوەی خواردنی دڵخوازی منداڵانە و مەترسیەکە بەرفراوانتر دەکات. بەرنامەی گەشەپێدانی نەتەوەیە گرتوەکان لە عێراق ئاشکرای کرد ساڵانە نزیکەی 400,000 دۆنم زەوی کشتوکاڵی لە عێراق بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەواوە لەناو دەچن. نوێنەری نیشتەجێی بەرنامەکە لە عێراق دەڵێت لەناو ئەو وڵاتانەی کە زۆرترین کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوای بەرکەوتووە عێراق لە پلەی پێنجەمدایە. ئاماژەی بەوەش کردووە پلەکانی گەرما لە عێراق بە ڕێژەی 2 بۆ 7 ئەوەندەی پلەی گەرمی ستانداردی جیهانی بەرزتر دەبنەوە. ئەو بەرپرسەی نەتەوەیە گرتوەکان ئاماژەی بەوەش کردووە ناوچەی زۆنگاوەکان زۆرترین کاریگەریەکانی گۆڕانکاریەکانی کەش و هەوایان لەسەرە. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.